لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی لە عێراق لە ئەنزەی مانگی داهاتوو جارێکی دیکە دەنگۆ وەگەرەکانی دواخستنی دێنەوە بەرباس لە کاتێکدا چوارچەوەی هەمانگی شیعەکان جاخت لە ئەنجامدانی هەڵبژاردنەکە دەکاتەوە لە کات و وادی دیاریکراوی خۆیدا. لە بەرامبەریشدا ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعە موقتەدا سەدر سووربوونی خۆی لەسەر بایکۆتی هەڵبژاردنەکە دووپات کردەوە. لە دوایین کۆبوونەوەیاندا چوارچێوەی هەماهەنگی و دەوڵەتی یاسا جەختیان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا کردوتەوە. ئەوەش بە گوێرەی ڕێکەوتنی سیاسی دەبێت. بە گوێرەی زانێرەکان تەواوی هێز و لایەنە سیاسیەکان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکە لەسەر بنەمای سازانی سیاسی ڕێکەوتون. هاوکات دۆخی ناوچەکەش لە ئێستادا تا ئەندازێگاران بۆتەوە و یارمەتی دەرە بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە. هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت. سازانی سیاسی هەیە لەسەر ئاسی ناوچەیی و نێودەوڵەتی و ناوخۆییش. چاودێرانی بارودۆخەکە ئاماژە بۆ دەکەن بایکۆتی هەڵبژاردنەکە لەلایەن ژمارەی کەسایەتی و هێزی سیاسیەوە ڕەنگە کۆسب و گرفت بۆ کۆی پرۆسەکە و تەنانەت دەرەنجامەکانی هەڵبژاردنەکە دروست بکات. بەتایبەت کە ڕەوتی سەدر خاوەنی بنکێکی جەماوەری بەهێزە و بەشداری نەکردنیان ڕەنگە دۆخی سیاسی لە عێراقدا جارێکی تر بەرەو هەڵدێر و پشێوی بباتەوە.